مستەفا سادق ڕافعی دەڵێ پەروەردگار هیچ کات فەزڵ و بەخششی خۆیمان لێ ناگرێتەوە. جوان گوێ لەم قسەیە بگرن خوشک و برایانی ئیماندار. پەروەردگار هیچ کات فەزڵ و بەخششی خۆیمان لێ ناگرێتەوە، تەنها کاتێ نەبێ کە داوای شتێ بکەین هی ئێمە نەبێ، بۆ ئێمە نەبێ، یان ئێمە بۆ ئەو شتە نەبین و بۆی نەگونجین. دڵنیا بە تۆ بۆی ناگونجی، خوا بشت داتێ بە کەڵکن نایە، یان هی تۆ نییە تۆ داوا بکەیت سەرۆت و سامانی ئەو خەڵکەکە هیچ ڕەنجێکن نەداوە بۆ تۆ بێ نابێ، ئەو تۆ هیچ شەو نخونی و سەعیەکن نەکردووە و زیرەک نەبووی شەهادەی فڵان کەس بۆ تۆ بێ، ئەوی تۆ نیە داوای دەکەی، یان خوا بۆیە ناداتێ وەڵڵی عاقبەتی خێر نابێ. کۆتایی وتارەکەم بەم بەسەر هاتە کورتە دێنم. ئەنوەر وجدی هەبوو هونەرمەندێکی میسری بوو، سەرەتای ژیانی لەگەڵ خێزانەکەیدا زۆر هەژار بوون. ئەنوەر وجدی ڕۆژێ بە خێزانەکەی دەڵێ خۆزگە خوای گەورە لە خەزێنەی ڕەحمەتی خۆی 1 ملیۆن جونەی هیبدامای، وەکو بڵێ ئێستا ئەمڕۆ خۆزگە 1 ملیۆن دۆلارم هەبوویایە. ئەو کاتە ژنەکەی دڵێت جا ئەگە خوای گەورە ئەم جسمە ساغی لێ وەرگرتێ، دەڵێ کوڕە خوا دەکا خوا ملیۆنە دۆلارم دەداتێ، خۆزگە تووشی سەرەتانی معیدەی دەکردم. ژنەکەی هەڵە بۆ خاتری خوا پیاوەکەوە مەڵێ، ئەڵە بۆ کوڕە جا من ئەگە ملیۆنە دۆلارم هەبێت سەرەتانی معیدەشم هەبێت چی دکتۆری دنیا هەیە دەتوانم بە پارەی بیان کەڕم و عیلاجی خۆمی پێ بکەم، بە بەشێکی چارەسەری خۆم دەکەم، بە بەشەکەی تریشی بە دەوڵەمەندی ڕادەبێرم، لەم هەژاری ڕزگارم دەبێت. ئەم هیوا ئاواتە دەخوازێ، پاشی چەند ساڵە خوا دەرگا دەکاتەوە، خۆشی نازانێ ئەم پارێت چۆن بەسەریا دەڕژێ و خەزێنەی ڕەحمەتی خوا کە لێت کرایەوە بڕواکە دەوڵەمەند خۆشی نازانێت چۆن دەوڵەمەند دەبێت، چۆن ئەم دەرگایە دەکرێتەوە. بوو بە خاوەنی 1 ملیۆن جونەی، 1 ملیۆن دۆلارەکەی بۆ نمونە دەستکەوت. ئەوەی کە داوای کردبوو دەستی کەوە سبحان الله تووشی سەرەتانی کۆڵۆن و معیدە بوو، تووشی شێرپەنجەی کۆڵۆن و معیدە بوو، هاواری دەکرد بۆ قومێک ئاو بۆ پاروێک نان بۆی نەدەخورا. ئاخری چوو بۆ سوید، پێش نەشتەرگەری هاواری دەکرد، دەیگوت چی سەروەت و سامانم هەیە، لە ملیۆنێ زیاترم هەیە، 1 ملیۆن دۆلار دەدەم، 1 ملیۆن جونەی دەدەم، بەس کەسێک عیلاجم بکات، دەرمانێکم بداتی، 1 پارچە نان بخۆم بەبێ ئازار و بچێتە معیدەمەوە ئیسراحەت بکەم، 1 شەو بەبێ ئازار بخۆم، هیچم لە دنیا ناوێ خوایە گیان. لە سویدا باشترین دکتۆر نەشتەرگەری کۆڵۆن و گەدەی بۆ کرد بۆ سەرەتانەکەی پاکاتەوە لە عەمەلیاتەکەیە دەرنەچوو مرد. بەڵێ خۆشەویستم، ئەوەی کە زۆر جاتۆ ئەوم هەبوویایە بەخوا بەقەدەر 1 پارچە کولیارەی وشک نابێ بە ئاوێکەوە دەیخۆی، بەڵام معیدە ئیسراحەتە. ئەزانی هەمووی فەزڵی خوایە، ئەوەش کە بۆی نەیداوێ ئێستا مەویزمە بە. قال ربك هو علي هين، هیچ کارێک دڵنیابە بۆ خوا قورس نییە. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە، ئاواتەکانمان بە حەڵاڵی بە پاکی بێنێ جێ، یا ڕەبی خوا هەموو کڕوکچەکانمان بە ئاواتی خۆیان بگەێنی، ئەم وڵاتی کوردستانەمان پارێزراوکەی لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک، ئەوەی هەر نەخۆشیەکی هەیە خوا شیفای بەخێری بۆ بنێری، دەرگای ڕەحمەت لە هەموومان بکەیەوە. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.